لە ناکاو لە خلالی نیو دقەدا بارانێکی ئەوەندە بەهێز هات کەس نەیزانی چۆن، ینی هەم باران هەم زریان زۆر بەقوت بوو. ینی ئێمەش زۆر بووین، تقریبا نزیکی 180 نەفەرێک دەبووین. دیارە ئەمڕۆ ڕۆژی هەینی بڕیارماندا لەگەڵ خانمانی نانی تیری بەرەکەت گەشتە بەهارێک ساز بکەین کە کەوتە ئەوڕۆ کە گەشتەکەمان ساز کردی چوین بۆ ئەو بەری دەربەن کە پێی دەڵێن داری کۆمەڵە، شوێنێکی بەرز و خۆشە و هەر سێلای ئاوە. ئیدی هەتاوەکو نیوەڕۆ زۆر ئاسایی بوو، کەشوهەوا بەس تەنها لای سەعات تقریبا کەمێک باران هات، دواتر کە بوو بە سەعات 2:25 لە ناکاو لە خلالی نیو دقەدا بارانێکی ئەوەندە بەهێز هات کەس نەیزانی چۆن، ینی هەم باران هەم زریان زۆر بەقوت بوو. ینی ئێمەش زۆر بووین، تقریبا نزیکی 180 نەفەرێک دەبووین، کۆمەڵێک منداڵیشمان لەگەڵدا بوون، هەر ئافرەتە و منداڵی خۆی لەگەڵدا بوو. ماشەڵڵا بارانەکە و بایەکە بە جۆرێک بوو خەڵکەکەی ڕادەماڵی. ئیدی خێوەتێکشمان هەڵدا بوو، خێوەتێکی زۆر گەورە 4 مەتریمان هەڵدا بوو بە 50 نەفەرەوە بەرەو ئاوەکەی دەبرد، ینی خێوەتەکە لەگەڵ خەڵکەکە لێک ئاڵاون بەیەکەوە، هەتاوەکو خەڵکەمان هێنادر لەما ئەو دەقەنوێدا منداڵ هەبوو لەو سێ ڕەدەهات با بە شێوازێک دەیهێنا، سوبحانەڵڵا زۆر سەیر بوو، ینی خەڵکمان دەگرتەوە بۆی نەکەوێتە دەم ئاوەکەیەوە. ئیدی لەو کاتەشدا بەلەمێکمان 12 ئافرەتی سوار کردبوون بۆی گەشتێکی خۆش بکەن، کەچی ئەوانیش بزر بوون لە ناکاو. ینی ماشەڵڵا ئەوەی ڕوودا لەو حاڵەتیدا لەو کاتەیدا شتێک بوو کە تا ئێستا نە ئەمن بینی بووم، نە هەموو ئافرەتانێک کە لەگەڵمان بوون کە تەمەنیشیان لەسەروی 50 بۆ 60 ساڵە بوو هیچیان ئەو جۆرە باو زریانەیان بەیەکەوە نەدیوە کە لە شوێنێکی ئاوە کە بە حساب دەربەن نابێ ئەو بایە بیگرێتەوە بۆ بایە بەهێزە کە ئێمە هەڵمامژار بوو کەسی تووشی ئەم ڕووداوا بووین. چەند کەستان زیانی بەرکەوت باس لەوە دەکرێت کاندێکتان سەریان شکاوە قۆڵیان شکاوە؟ وەڵاهی تقریبا 4 کەسمان، یەکێکیان قۆڵی دەرچوو، یەکێکیان شانی شکاوە، یەکێکیان با بڵین هەردوو چاوی، وە لە هەمان کاتێکێکیان سەری بە خراپی شکاوە. بەخوای هەندێکیکەی تێداون با بڵین و پشت و ئەوانەیان بریندار و بەزەوانەمان هەر حساب نەکردو، بەس الحەمدولیلا کە ڕووداوی کارە ساتباری گەورەتری تێدا نەکەوتەوە کە خنکان دروست نەبوو، چکە خەڵکەکە بە شێوازێک بەڕاستی بەرەو ئاوەکە داهات بایەکە دەیهێنا کە قەچی وام نەدی بوو کە بێستاشەوە، ینی بەڕاستی تاساوم توش شۆک بوومە، ئافرەتەکان هەمویان تاساون ئێستا. وای کردەوە نەوێرن بڕۆنەوە بۆ گەشت و سەیران بۆ شوێنە یان بۆ دەوروبەری دەربەن؟ وەڵڵاهی کاریگەری زۆر دروست کردووە، ینی تەواو بڕیارمەدا گوتمان بە کۆمەڵ هەر ناچینەوە دەربە هیچ شازێک، مەگەر بستینە شوێنێک دەبێت شوێنێک بە پەنابێ ئەوەندە ترساوین، چکەوەی ئەمڕۆ بەڕاستی بۆ خۆشم نەمدیتەوە، ینی هەتا ئێستا بۆ شێوازە نەمدیوە با و باران بۆ شێوازە لە خەڵک بدە. باس لەوە دەکرێت خێوەتەکەتان بە شێوازێک تێکچووەوەکەوەی بە مەچینەیەک بە کارگەیەک بە شتێک خراپرا بێت، ینی خێوەتەکەی ئێمە کە زۆر ئەسڵیش بوو، ینی ئاسنەکان دەبینی ئینشاڵڵا دواتر پێتان پیشان دەدەم، قەناعەت بکە دەڵێی بە پرێس کراوە، ینی هیچ ئاسنێک لە شوێنی خۆی نەماوە، ینی هەموو ئاسنەکان شکاون، ئاسنمان لە تقریبا 2 مەتر درێژە، قەناعەت کە بە شێوازێک چەماوەتەوە دەڵێی ساری بەسەردا تێپەڕیوە لە کاتێکدا کە تەنها بایەکە ژوای لێ کردیوە، ینی خێوەتەکەی وا هەڵشێلاوەتە سەرێک. ئیدی زەرەر و زیانەکە گرنگ سەلامەتی خەڵکی دەڤەری ڕاپەڕینە، بەڵام ئەوەی دامان نابوو وەکو سەفرێ وەکو گەشتەکە لە مێز و کورسی ئەوانە لە مەنزەڵی ناخواردن و هەموو ئەو پێداویستی ئەو هیچی نەما، هەمووی لەناو دەربەندەیە، بەخوای بۆ سوێند لەوانەیە بیزدانەیەکمان کۆ کردبێتەوە زیاتر نا. هەتا خواردنی ئێوە بوو بە نسیبی ماسیەکان؟ وەڵا خواردنمان خواردی بوو، بەڵام ڕاستی نسیبی ئەوانیشی تێکەوت. باش تۆ دۆخی تەندروستی ئەو 4 کەسە چۆنە؟ وەڵای ئیسێ کەسیان خراپە، مەباقی باشترە، بەڵام ئەوەی سیان کە یەکیان شانی دەرچووە لەگەڵ قۆڵی، ئەوەی چاوەکانیشی دەناوەکانی کە باشترە. لەکوێن لە ماڵەوەن یان لای نەخۆشخانەن؟ وەڵی یەکێکیان برد بۆ خەستەخانەی قەڵاتجێ، ئەوەی تریان هەر هێشتەوە لە ماڵێ بۆ لای شکاویان برد، یەکێکیان هەر لە ماڵێ، بەڵام ئەویش هەر عیلاجمان بۆ وەرگرت.